سڵاوان کاتتان باش ئەمڕۆ وزارەتی ڕۆشنبیری لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ چەندەم دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاری کردەوە دەیەوێت لەگەڵ نوێنەری دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان بە بینرا و بیسترا و نووسرا و کۆ بێتەوە مەستیەوەی کە گفتوگوی بکەن و هەندێک ڕێنمایی و ڕێگا چارەیەک بدۆزنەوە بۆی چۆن هۆشیاری بدەمە کۆمەلگا مەبەستی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. دیارە وەزارەتی ڕۆشنبیری مەبەستی هەیە لەم دانیشتنە لەگەڵ نوێنەری دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان و بەرنامەی ڕەنگە تایبەتی خۆی بی بۆی بێت لە چوارچێوەی ئەم بەرنامەیە هەندێک ڕێنمایی بداتە دەستگاکانی ڕاگەاندن بۆی هۆشیاری بەشێکی گشتی بڵاوکردن. وەزارەتی زیاتر من ئێستا شێروان عەوڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەم لەگەڵدا دەبی ئەو زانیاری زیاترمان پێدەدا و ئەو لایەنەی کە پەیوەندیدارن و ئامادەن لەم با بڵێین گفتوگویە چێن و نوێنەری دەستگاکانی ڕاگەاندن چێن و ئەو بەرنامە و ئەو ئامانجی چیە هەیەە بینە بە دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا چونکە ڕۆژ بە ڕۆژ هەفتەیەک دەبێت ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەڵکشاندایە و کۆڕۆنای گۆڕا و مەترسی زیاترە لە کۆڕۆناکەی تر و ئێستا کاک شێروان دێتە لەم کاک شێروان کاتت باش ئەگەر پێمان بڵێن ئامانجتان چییە لەم دانیشتنە لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن؟ بەخێر بن سەر چاو دیارە خۆتان دەزانن ئەو کۆبوونەوە لەسەر ڕاستپاردەی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە جارشتر ڤایرۆسە سەری هەڵداوەتەوە و پێویست بەوە دەکە کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆڵیان هەبی جارێکتر ڕۆڵی خۆیان ببینن بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی کوردستان. ئەمڕۆ بڕیار بوو ئەو وەزارەتانی کە معنین وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە میدیا و زانیاری ئەمڕۆ لێرە ئامادە بن و بۆ ئەو مەبەستە هەریەکە و ئەو بابەتی کە پێویستە بە بابەتی هۆشیاری لەلایەنی خۆی بە کەناڵەکانی ڕاگەیاندنی بدە و لە هەمان کات ڕابۆچوونی کەناڵەکانی ڕاگەیاندن و داواکاریەکان و معاناتەکانیان بۆ باشتر ڕوبەڕووبوونەوەی ئەو بە هەڵمەتە لەگە کەناڵەکان تاوتوێ بکرێ. تاکسیۆنەوەی پرسم زیاتر چێن ئەوانی لایەنە پەیوەندیدارەکان جگە لە دەستگاکانی ڕاگەاندن لایەنە پەیوەندیدار حکوومیەکان بانکتان کردوون؟ دەستگای میدیا و زانیاری وەزارەتی تەندروستی و وەزارەتی خوێنی باڵا و وەزارەتی پەروەردە لەگەڵ جەنابی وەزیر ڕۆشنبیر و لاوان. ئەو خاڵانەی کە لای ئێوە گرنگ و مەبەستە لەبارەی هۆشیاری لە میدیاکان چییە؟ ئەوە وەزیرانەی کە معنین بە ئیشەکە هەریەکە و بە پێی وەزارەتەکەی خۆی بابەتەکەی خۆی باز دەکات. دوازار لە کۆتایی با بڵێن دانیشتەکە تا لەگەڵ دەستگاکانی میدیایدا ئەو کۆی ئەو ڕێنمایی و ڕاستپاردەنە ڕایدەگرن بۆ ڕایگشتن بەتاکید دەستگاکانی ڕاگەاندن لێرن و کۆبنەوەکە دوای تەوابوونی کراوە دەبێت دەستگاکانی ڕاگەاندن لێ دوان وەربگرن. وڵاتان ئەوی گوێتان لێبوو ئەمە ئەو زانیارە نەبوون لەلایەن بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاو بڵاوکردنەوە بوو ڕاگەاندرا کە تایبەتە بە دانیشتەکەی وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان و لەگەڵ نوێنەری دەستگا میدیایەکانی هەرێمی کوردستان تایبەت بە چۆنیەتی دانانی میکانیزمی هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە ڤایرۆسی کۆڕۆنا.